کۆماری تورکیا و کۆماری ئیسلامی ئێران دەکرێت بگوترێت لە یەک کاتدا پێشێلی سنووری ئاسمانی و زەمینی عێراق و سووریایان کردووە و بە درۆن و تۆپی دوورهاوێژ بردومانێکی قورسی ناوچەکان دەکەن و جەختیش دەکەنەوە لەوەی هۆکاری ئاسایشیان هەیە بۆ ئەو هێرشانەیان. لەگەڵ ئەو کردە لەشکریانەی کردومانن تا ئێستا بەشێکی ئەو هەرێمە ئاسایشیەمان جێگیر کردووە، بەردەوامیش دەبین و هەنگاو بە هەنگاو دەڕۆین و لە تەل ڕەفعەتەوە دەست پێ دەکەین بۆ منبج و هەروەهاش کۆبانی. متاسفانه برغم قولهای مکرری که ما از بەداخەوە پەیمانە بەردەوامەکانی کاربەدەستانی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانیش بەجێ نەگەێنراون. وەک بەرەنجامێکیش کۆماری ئیسلامی ئێران لەسەر بنەمای مافی یاسای خۆی کار دەکات بۆ پاراستنی سنوورەکانی و ئاسایشی خەڵکو و هەروەهاش بۆ بەرەنگاربوونەوەی هەڕەشەکان. ئەو هێرشانەی دەسەڵاتدارانی ئێران بۆ سەربارەگاکانی لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی کورد لە هەرێمی کوردستانی عێراقدا هاوکاتە لەگەڵ داواکانی هاوڵاتیانی ئێرانی بۆ گۆڕینی ڕژێمی فەرمانڕەوای کۆماری ئیسلامی و دەسەڵاتدارانیش دەیانەوێت سەرنجەکان لەسەر ڕەوشی ناوخۆی ئێران نەمێنێ. هەرچی هێرشەکانی تورکیاشە هاوکاتە لەگەڵ خۆ ئامادەکردنی ئەو وڵاتەدا بۆ هەڵبژاردنەکەی ساڵی داهاتوو وەک دەگوترێ پارتی داد و گەشەپێدان و هاوپەیمانەکانیشی ڕوبەڕووی ناڕزاییەکی بەرچاوی خەڵک بوونەتەوە لە ڕێی ئەو هێرشانەوە دەیانەوێ ڕای گشتی بەلای خۆیاندا ڕابکێشن. هێرش پاڵانی شیکەرەوەی سیاسی لە ڕێی سکایپەوە میوانی بڕگەی لەگەڵ ڕووداوەکاندایە. کاگێرژ سوپاس و پێزانینم بۆ ئامادەبوونت. سەرەتا دەمەوێت بزانم ئایا هیچ مەترسیەکی ئاسایشی لەسەر ئێران یا تورکیا هەن وەک بینیمان هەردوو وڵات باز لە هەڕەشەو مەترسی ئاسایشی دەکەن؟ بە هەردووکیانەوە پێیان وایە مەسلەی کورد کە هەم لە باکووری کوردستان و هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان پێیان وایە هەم ئێران و هەم تورکیا مەسلەی کورد کێشەی ئەمنیەتی ملی ئەو دوو وڵاتەیە و ئەم مەسلەیەکی زۆر تازە نییە، مەسلەیەکی زۆر لە مێژە. مەسلەی کورد لە قۆناغێکدا هەم لە باشوور و هەم لە ڕۆژهەڵات و هەم لە باشوور و هەم لە باکوور و هەم لە ڕۆژاواش بە شێوەیەک لەگەڵ وڵاتانی داگیرکەری کوردستان تا ڕوبەڕوو بووە و ئەم ڕوبەڕووبوونەوەیە بە شێوەیەک ئەو حەقەیان ئەوان بۆ خۆیان قایل بووە کە بە ئاسایشی بە هەڕەشەی ئاسایشی ملی بزانن. بەڵام لە حاڵی حاضردا لە هەردوو بەشەکەی کوردستانیانی هەم لە باکوور و هەم لە ڕۆژهەڵات لە ڕاستیدا مەسلەی کورد زۆرتر بە شێوەیەکی مەدەنیانە و یاسایی هەوڵ دەدرێت لەگەڵ ئەو دوو وڵاتە حەلکێ. بەڵام هەردوو وڵاتەکە هەم ئێران هەم تورکیا مەسلەکە دەبنە ئاستی ڕوبەڕووبوونەوەی نظامی و لە ڕاستیدا ئەوان زۆرتر پێیان خۆشە و ڕێگایە بگرن بەر بە دوو مەبەستی جیاواز. تورکیا بە مەبەستی زۆر زیادەخوازی و لە لایەکی دیکەشەوە مەسلەی کێشە نێوخۆیەکانی خۆی هەڵبژاردنەکانی حیزبی حاکمەوە لە لای ئێرانیشەوە هەم لە لایەکەوە دژمنایەتێکی کۆن لەگەڵ مەسلەی کورد و لە لایەوە ئەو کێشانەی کە ئێستا لە شارعەکان و شەقامەکانی ئێران لەگەڵ حاکمیەتی ئێران بەرەو ڕوویە. بەڵێ کاگێرژ ئەم هێرشانەی ئێران بە تایبەتی چەندێ پەیوەندی هەیە بەو داوایی کە کۆماری ئیسلامی ئێران لە حکوومەتی نێوەندی عێراقی دەکا تا لەشکری عێراق یا هێزەکانی حەشدی شەعبی بگەڕێنێتەوە سەر سنوورەکان. ئەم لەم پەیوەندیەدا ئێران لە ئەسڵدا هەوڵ دەدا پەیوەندیەکەی وانیشان بدا، پەیوەندیەکەی لە ئەسڵدا وانیشان بدا کە کوردەکان و حیزبە کوردیەکان ماکەی ئەسڵی ئەو ڕاپەڕینە گەورە جەماوەریەن کە ئێستاکە پێی کێشاوێتە شۆڕشێکی گەورەی ڕووخێنەر لە ئاستی گشتی ئێراندا. ئێران پێی وایە حیزبە کوردیەکان لە ئەسڵدا سەری ئەو حرەکەتن بەلایەکیدا دروست دەڵێ، بەڵام بەلایەکی دیکەشیدا حیزبەکان نەهاتوون چەک لە بەرابەر جمهوری ئیسلامیەوە بەکار ببن لە ئێستادا. بەڵام جمهوری ئیسلامی دەیەوێت بە شێوەیەک سرنجەکان لە کێشە نێوخۆیەکان و لە ڕوبەڕووبوونەوەی خەڵک ڕاکێشێ بۆ ئەوەی بەناحەق بڵێ کێشەکە نظامیە و دەخاڵەتی دەرەکی تێدا دەکرێت و حیزبەکان بەشێکن لەو پلانە نێونەتەوەیە کە ئەمە شتێکە هەر لە سەرەتای شۆڕشەوە ئێرانیەکان بەم شێوە بۆ کەپکردنەوە و بێدەنگکردنی ناڕزایەتەکان لە ئێراندا کردویانە. لە ئەسڵدا کێشەکەوانیە مەسلەی کوردەکان زۆر پێشتر لە مۆزیەتەیە هەتا پێشتر لە بەشتە کە ئێران و عێراق کێشیان
هەبێ پێشتر لەوەشەکە حکوومەتی عێراق ئاڵوگۆڕی بەسەردا بێ بڕوخێ کێشەی کوردەکان کێشێکی دوورترە دەمێژووترە بەڵام ئێران دەوێ وای نیشاندا لە ئەسڵ داوانە ئەو هاکردنەی عێراقیش ڕەنگە ڕێکەوتنێک بێ لە بینی حکوومەتی تازە عێراق و ئێراندا کە لە پێناوی ئامانجەکانی ئێراندایە. کاک هێرش بە خۆ دەزانیانی لەسەر ئاستی نێونەتەوەی سەرزەنش سەرکۆنەیەکی زۆری ئەم هێرشانەی هەم ئێران و هەم تورکیاش کراوە بەڵام پرسیارەکە لەوەدایە ئەم سەرزەنشکردانە بەسن بۆ ئەوەی کە ئێران یا تورکیا هێرشەکانیان ڕابگرن. بەبەری ئێراندا ئێران هەمیشە وڵاتێکی یاغی لە یاسای نێودەوڵەتی بووە لە هەموو ئاستەکاندا یاغی لە یاسای نێودەوڵەتی و دەوڵەتێکە هەوڵدەدا دەستدرێژی بکاتە نێو سنووری زۆربەی وڵاتەکان ئێستا زۆربەی هەرە زۆری وڵاتەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و هەتا وڵاتانی ئوروپاییش و لە ئامریکاش و لە جیهان لە ئاستی گشتیدا ئێران وڵاتێکی یاسا شکێنە ئەو حرەکەتە تروریستیانە لە زۆربەی هەر زۆری جێگاکان دەیکاوە ئەو پیلانانەی کە لێ ئاشکرا دەبن هەتا لە وڵاتی گرتوەکانی ئەمریکا بەمانای ئەوەی کە ئێران وڵاتێکی پایبند بە یاسای نێودەوڵەتی نییە بە چاوەڕوانیەکانی دەباتە ئەو ئاستە و بۆ تورکیەش وڵاتێکی فرسەت تەڵەبە لە پەیوەندی لەگەڵ مەسەلەی کووردا هەوڵ دەدا لە کەشوهەوای نێونەتەوەیی ئێستا کەڵ وەرگێ بە قازانجی خۆی بەڵام ئەو هەڕەشانەی کە دەکرێت ڕاستیدا هەم تورکیا هەم ئێران قۆناغ بە لەبار دەزانن ئێران بۆشی لەبار نییە بەڵام بەو حاڵش حازرە تێچووی زیاتر لە پەیوەندی نێودەوڵەتەکاندا دەنە کە پەیوەندی کە ئێران زۆر پایبند نیە پێی بەڵام تورکیا لە پەیوەندی نێودەوڵەتەکان بەشێوەی وەردەگرێت. بەڵێ ئەگەر بکرێ بە کورتی پێم بڵێ لێرەدا کورد پێویستە چی بکە لایەنە کوردیەکان لە ئێرانە بێ لە عێراقا بێ لە سووریا پێویستە چه هەڵوێستێکیان هەبێ بۆ ڕێگەگرتن لە تەواوی ئەم هێرشانە. لە ئاستی گشتی کوردیدا یەکدەنگی کوردی لە مێش ساڵ ئەم بەحسە هەیە یەکگرتووی کوردی و یەکتر خوێندنەوە لە هەموو ئاستەکاندا زەرورەتێکی زۆر جددیە کوردەکان دەبێت لەگەڵ یەکتری بیر و ڕابگۆڕنەوە بەتایبەت دەستەکە باشوور وەک بەرەیەکی باشی لە پەیوەندی نێودەوڵەتەکاندا پێگەیەکی هەیە دەبێ هاوکاریکی زۆرتری بەشەکانی دیکەی کوردستان بکە نەبەوەی کە دەخاڵت لە بەشەکاندا بکە بەڵام ئەو موقعیەتەی هەیە کە ئەگەر مەشورەتی لەگەڵات بکەیت بەتایبەت جارە ڕیزەکانی خۆی یەکخە ئەگەر ڕیزەکانی خۆی یەکا و اتفاقی کوردی و ماڵی کوردی جەم و جۆرتر بێت کوردەکانی یەکدەنگتر بن لەگەڵ یەکتی پێگەی کوردەکان لە زۆر ئاستا ئەوەندە قایم هەیە کە ئەو وڵاتانەی کە دەستدرێژی دەکەنە سەریان هەم تورکیا هەم ئێران بکرێت کوردەکان لەگەڵ یەکتری لە ئاستی جیهانیدا هەوڵ بدەن پێشگیری بکەن لەم دەستدرێژیانە چون لە هەردوو بەرەکەیدا هەم لە لای ئێران وڵاتێکی یاغی هەم لە لای تورکیش مەسەلەی کورد بەتایبەت لە ڕۆژاوا جۆرێک هەڵکەوتووە کە لە قازانج و بەرژەوەندیەکانی جیهانیدایە بە شەڕێکە لەگەڵ داعش و تروریزمدا دەیکا. بەڵێ کاکێرش دەگەڕێمەوە بۆ لات ئەلبەت لەوەتای پەرەسەندنی شۆرشی ژیناوە لە ئێراندا کۆمەڵگەی نێونەتەوەیی نەکرد بە نیگەرانیەوە لە ڕەفتارە ناوخۆییەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی دەڕوانەیە بەڵکو بەردەوام داوا لەو ڕژێمەش دەکا تا دەست هەڵبگرێت لە سەرکوتکردنی هاوڵاتیانی ئێرانی. داوا لە دەسەڵاتدارانی ئێران دەکەین تا هەموو ئەوانە ئازاد بکات کە لەسەر داواکردنی مافەکانیان دەستگیر کراون وەک مافی گردبوونەوەی ئاشتیانە و ئەو تاوانانەی سەپێنراون بەسەریاندا لا بدرێن داواشیان لێ دەکەین تا دەست بەجێ ئەو سزای مردانەی سەپاندونی هەڵبوەشێنێتەوە لەسەر ئەو تاوانانەی بەپێی یاسا نێونەتەوەییەکان ناچنە خانەی تاوانی گەورە و مەترسیدارەوە. کاک هێرش لە ئێستادا دوو جۆر بیرکردنەوە هەیە لە شۆرشی ژینە بیرکردنەوەی یەکەمیان ئێجگار ئەرێنیە و دەڵێ بەرەنجامێکی زۆر گەورە و گرنگی دەبێت لە ناو ئێراندا بیرکردنەوەی دووەمیان بە پێچەوانەوە ئەڵە پێ ناچێت هیچ ئەنجامێکی هەبێ تۆ لەگەڵ کامیانایی من بەدڵنیاوە لەگەڵ ئەو بۆ چوونەدام کە ئێستا لە ئێراندا ئەوەی کە ناوی لەندراوە شۆڕشی ژینا بەڕاستی شۆڕشێکە و ڕژیمی جمهوری ئیسلامی بە هەموو شێوەیەک لەگەڵ ئەو قۆناغەوار ڕوبەڕوو بووەتەوە کە قبولی کردووە کە هەڕەشەیەکی گەورەیە لەسەر بوونی هەڕەشەیەکی گەورەیە بەڵام ئاڵوگۆڕ دێنێتە ئاراوە بەدڵنیاوە هەر ئێستا ئاڵوگۆڕ یەکجار گەورەی هێناوەتە پێش و ئێرانی بردوێتە قۆناغێکەوە کە بە هەموو مانایەک ترسی هەر لەحزە لە ناوچوون و ڕوخانی دەسڵاتی هەیە هەم لە نێو هێزەکانیدا هەم پێگەجەماوەریکە هەتا لەو
بۆ چوونانەوە ئەو کایانەی کە پێشتر دەیکردن بۆ ئیسلاحی سیستمەکەیەوە و قەول و بەڵێنانەی کە داوێت. ئێستا ڕژیمی جمهوری ئیسلامی لە قۆناغی مەشروعیەت یا ڕەوایەتی کە نەیماوەت زۆر لە مێژە تێپەڕیوە. ئێستا ڕژیمی جمهوری ئیسلامی هەتا لە ئاستی سەرکوتکردنیشدا بە شێوەیەک چوەتە قۆناغێکەوە کە توانای ئەوەی نییە دڵنیایی بداتە هێزەکانی خۆشی و لە ئاستی خەڵکیشدا لە ئاستێکدا داماوە کە هەر لەحزە چاوەڕوانی داڕوخانی هێزەکانی و بە شێوەیەک بەرەبەرە شانەوەی لە دەسڵات و بیرکردنەوە لە ڕێگای دیکە بکاتەوە کە من پێم وایە هیچ لەوانە دادی نادا. و قۆناغەکە ڕژیمی جمهوری ئیسلامی بەرەو نابودی لە ناوچوون دەچێت وەگەرزم کردی هەرستا ئەو قۆناغە بە قۆناغی شۆڕش بەناوبانگ، یعنی ڕژیمی جمهوری ئیسلامی چۆتە فازیەکەوە کە چاوەڕوانی ئەوەی لێ بکرێ هەر لەحزە دەسڵات ئاڵوگۆڕێکی یا تێدا بێت پێدەپێش یا بە تەواوەتی لە بنجەر نەڕۆدڕا بڕوخێ. ئەم قۆناغەنوێی کە جەنابەت ئاماژەی پێ دەکەی ئایا هیچ پەیوەندیەکی هەیە بۆ قۆناغەنوێی کە ساڵی 1970 لە ئێراندا دروست بوو کاتێک کە لەشکری وڵاتەکە چووە پاڵ خۆپیشاندانەکانی خەڵک و ڕژێمی شاهنشایی بەهۆیەوە ڕوخێنرا لەشکر لە ئێستادا چ جۆرە هەڵوێستێکی هەیە یا چی لێ چاوەڕوان دەکرێت؟ دیارە ڕژیمی جمهوری ئیسلامی بۆ خۆت دەزانی بەرهەمی شۆڕشێکەوە بە شۆڕژگێڕی و بە شێوەیەک شۆڕژگێڕانە بە بارە توندەکەیدا هەمیشە ماوەتەوە. هەموو دام و دەستگاکانیشی لەسەرەوە مەبنایانە ڕێکستووە کە لە حاڵەتێکی نایاسایی و نائاساییدا هەتا ئیدارەکردنی وڵات و کاروبارەکانی خۆشی بەڕێوە ببا. ئەمە وای کردووە کە ڕژیمی جمهوری ئیسلامی تێکێکجار زۆر لەسەر هێزە سەرکەرەکانی هەتا ئەوەی کە لە مەشروعیەت و حاڵەتی یاسایی و ئاسایی بگرێتە. بە ڕژیمی جمهوری ئیسلامی لە هیچ حاڵەتێکدا هەوڵی نەداوە نە بۆ خۆشی نا بە شێوەیەکی شتوانی وێتی لە قۆناغی قەیران و لە قۆناغی شۆڕژگێڕی کە هەردووکیان خوازیاری تندوتیژی زیاترن لە باتی یاسایی عملکردن و ئاسایی عملکردن. ڕژیمی جمهوری ئیسلامی ئێستا لەو حاڵەتەدا کەمتر پێوە دیارە کە هێزە سەرکوتکەرەکانی لێ داوەریون و لێی ناڕازین، بەڵام زۆربەی راپۆرتەکان وانیشان دەدەن و ئەوەش کە ئەو شۆڕشە ئێستا گەیشتۆتە قۆناغێکی بەرەو سێمانگ هەڵدەکشێ و هێزە سەرکوتکەرەکانی و ئەو بنەمایانەی کە بۆ سەرکوتکردنیش دایمەزراندون ئەو دەستگایانەش کە دایمەزراندنەوە و ئیمکاناتەش کە دایمەزراندون ناتوانێت جوابی ئەوە بداتەوە کە پێگەکانی قایم بکە و خەڵک سەرکوتکە بە هیچ بەرێکیدا. ئەمە معنیەکەی ئەوەیە راپۆرتەکانی ژوات دەڵێن کە بەرەبەر هێزەکانی خەریکن لە ناوەوە لێنی توانای سەرکوتکردنیان کەم دەبێتەوە دادەوەرێن و دروست ئەو حاڵەتە خەریکە ڕوودەدا کە لە زۆر شۆڕشدا ڕوویداوە بەتایبەت شۆڕش ساڵی هەفتاون. کاکێرش سپاس و پێزانینم بۆ بەشداریت لە بڕگەی لەگەڵ ڕووداوەکاندا زۆر سپاست دەکەم. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویست تا لەگەڵ ڕووداوێکی نوێدا ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵای پەسەند بفەرموو.